چەند ڕۆژێن دەرباس بووی لە ڕۆمانیا ئۆلمپیاتە IGSO یا نێودەوڵەتیە زانستە لەوان بەڕێوە چوویە تێدا خوێندەکارێکە کوردستانێژی بەشدار بووە و سەرکەفتن بەدەستخوا خستیە ئەوژی لیدا حەمرینەک و خوێندەوانە قوتابخانەیە ئیشقە سۆران یا نێودەوڵەتیە ئەو ناڤاوێ ئۆلمپیاتێدا بەشداری کردە و ئالایە کوردستانی بخۆرە بریە هەلدایە لەوێدا نمرایەکی باش بەدەستخستیە و سەرکەفتن بەدەستخوابانیە نەها لیدا خان بخە میوانە مەیە ئەز هەند پرسانژێ بکەم لیدا خان ڕۆژ باش سەرساڵاتە پیرۆز بیت و سەرکەفتنا تەژی پیرۆز بیتن ئۆلمپیاتێدا ڕۆژ باشتر زۆر سپاس بی لیدا خان دەچ واریدا کاری سەرکەفتنێ بەدەستخەوە بینێ لە ڕۆمانیا ببوورە توانین دووبارە بکەوە تو دەچ واریدا سەرکەوتنت بەدەست خستووە خەڵاتەکەتی چی بووە بەڵێ ئێمە بۆ ئەم تاقیکردنەوەیە خۆمان زۆر ئامادە کرد و بە یارمەتی دایکواوکم و قوتابخانە و مامۆستاکەم توانیمان نەتیجەیەکی زۆر باش بهێنی و توانیمان کە تیمی عێراق توانیمان مەدالیەکی برۆنز بەدەست بهێنی و تا ڕادەیەکیش خۆمان ئامادە کرد بۆ ماوەی 5-6 مانگ بە دەرسی ئۆنلاین خۆمان ئامادە دەکرد بۆ تاقیکردنەوەکە تاقیکردنەوەکە چی بوو دەرسەکە چی بوو کە تاقیکردنەوە لەسەری کرد تاقیکردنەوەکە تاقیکردنەوەی IGSO کە International Junior Science Olympiad ئۆلمپیادی نێودەوڵەتی زانستی لاوان تاقیکردنەوەیەکی زانستی نێودەوڵەتیە کە لە هەرسێ زانستی فیزیا و کیمیا و بایۆلۆجی دەکۆڵێتەوە بە شێوازی تاکی و گروپی ئەنجام دەدرێت و ساڵانە لە وڵاتێکی دیاریکراودا میوانداری دەکرێت و 21 تا ئێستا 21 وڵات میوانداریان کردووە و ئەم ساڵیش بە بەشداربووی 54 وڵات لە وڵاتی ڕۆمانیا لە شاری بوخارست ئەنجامدرا باشە لیدا خان چۆن ئەو فکرت بوو هات بەشدار پێشنیاری خۆت بوو یان قوتابخانەکەت بوو یان دایک و باوکت بوو چۆن بوو هاتە فکرت کە بەشداری لەو تاقیکردنەوەدا بکەیت من خۆم حەزم لە ئەم جۆرە تاقیکردنەوە نێودەوڵەتیانەیە و خۆم زۆر حەزم لە وانە زانستیەکانە بۆیە دەمەویست بەشداری بکەم تاوەکو بەهرەکەم پیشاندەم بە دنیاوە باشە فەرین هیچ کوردێکی تر لەوێ بەشدار بوو بێجگە لە خۆت بەڵێ گروپی عێراق 5 تەڵەبە بوون 5 قوتابی بوون و 4مان کورد بووین و یەکشیان عەرەب بوو بەڵێ لە کوێ بوون ئەو 5 تەڵەبانە و 5 خوێندکارە دوو تەڵەبەیان لە شاری کەرکووک بوون و تەڵەبێکشیان لە شاری سلێمانی بوو یەکێکشیان کە عەرەب بوو لە شاری دهۆک دەژیان لە دهۆک دەژێکەوەتە هەر 5تان لە هەرێمی کوردستانەوە بەشداریتان کردووە بەس بە ناوی عێراق وایە بەڵێ باشە ئێوە لەوێ تەنها لەسەر تاقیکردنەوەکە قسەتان کرد و ئەنجامتاندا یان دەرفەتتان پێدرا قسەی خۆتان هەبێ بیکەن لەبارەی ئەو زانستەی کە پێتانە بەڵێ ئێمە نەک تەنها باسی بابەتی زانستیمان دەکرد بەڵام شەوانە ئێمە قوتابی وڵاتانی تر هەموو بێکەوە کەوت دەبوونەوە و باسی کللتور و مێژووی وڵاتی خۆمان دەکرد بۆ یەکتری و زۆر فێری مێژوو کللتوری وڵاتی تریش بووم بەهۆی ئەم شەوانە لە چ وڵاتێکەوە هاتبوون ئەو قوتابیانە
زۆر وڵاتی لێبوون 54 وڵات بوون بخۆیان بۆ نمونە ئەڵمانیا و بەرازیل و کۆستاریکا زۆر وڵاتی لێبوون. باش لیداقان وێنەکەتم بینی ئاڵای کوردستانت لەگەڵ خۆ بردوو تا بەرز کردووەتەوە. ئەوانەی ئەوێ لێیان پرسی چی پرسیارێکیان لێ کردی لەبارەی ئاڵا لەبارەی کوردستانەوە؟ بەڵێ من لە ناو پەرلەمانی ڕۆمانیا توانیم ئاڵای کوردستان و جلی کوردی پیشان بدەم بە وڵاتانی تر و توانی بڵێم کە ئێمە نەتەوەیەکی سەربەرزین و خاوەن ئاڵا و هەرێم و حکوومەتی خۆمانین و لە پاش ئەوەش وڵاتانی تر زۆر پرسیاریان کرد چونکە هەندێکیان دەربارەی کوردستانیان نەزانی بوو و بەس ینی پرسیاریان لەسەر بۆ من کرد دەربارەی مێژوو و کلتوری کوردی و دەربارەی جلی کوردی. بۆ نمونە چی پرسیارێک بۆ تۆ ناخۆش بوو کە لێیان کردی و وەڵامەکەی زەحمەت بوو بێ؟ زۆر پرسیاری ناخۆشیان لە من نەکرد بەڵام چەندین پرسیاریان کرد دەربارەی مێژووی کوردستان و چۆن کوردستان ینی دامەزرا و لە ساڵی چەند و کلتوری کوردی چییە و خواردن و جلوبەرگی کوردی چییە. بەڵێ ئەی تۆوت چی بۆ نمونە وەڵامەکە چی بوو کاتی لەبارەی کوردستانەوە پرسیان کەی دامەزراوە و چۆنە و چۆن نییە؟ من هەر باسی مێژووی کوردستانم کرد و باسی چەندین داستانی کوردی و کلتوری کوردی و خواردنە کوردەواریەکانم کرد بۆیان. باشە ئەو تاقیکردنەوەی کە ئەنجامتدا بە زمانی ئینگلیزی بوو زیاتر لە چ بوارێکەوە بوو پرسیارەکان؟ بەڵێ تاقیکردنەوەکە بە زمانی ئینگلیزی بوو و لە بواری زانستەکاندا بوو، زانستی کیمیا و فیزیا و بایۆلۆجی بوو و چەندین پرسیاری تێدا بوو بۆ نمونە پرسیاری بیرکاری و پرسیاری ئەوە ئەکسپریمەنتیشی هەبوو کە خۆی تاقیکردنەوەکە سێ بەش بوو. تاقیکردنەوەیەکی MCQ کە هەڵبژاردن بوو و دومیش تاقیکردنەوەی تیۆری کە نووسین بۆ وەڵامەکان دەنووسی و تاقیکردنەوەی ئەکسپریمنت کە دەبێت پرۆژەیەک دروست بکەی یان پرۆژەیەک دروست بکەی دەربارەی بابەتی فیزیایان کیمیایان بایۆلۆژی خۆیان پێ دەڵێن چی بکەی و بەڵێ ئێوە توانیتان چی نمرەیەک بەدەست بخەن لەو تاقیکردنەوە هەر پێنجتان بە تایبەتی جەنابەت؟ ئەم ساڵ ئێمە تیمی عێراق لە ساڵەکانی پێشووتر باشتر بووین، توانیمان مەدالیەکی برۆنز بەدەست بهێنین و بۆ منیش من لە بابەتی بایۆلۆژی توانیم نەتیجەیەکی زۆر باش بەدەست بهێن. زۆر باشە. پێویستان بە چییە ئەگەر چیتان بۆ بکرێ دەتوانن داهێنان بکەن یان ئەو زانستەی پێتانە پێشی بخەن لە داهاتوودا؟ بەڵای من پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بەم جۆرە تاقیکردنەوە نێودەوڵەتیانە بدە تاکو ئاستی زانستی قوتابیان بەرزتر بکاتەوە و هەروەها وڵات و هەرێم بە وڵاتانی تر بناسێنێت بۆ نمونە و بەمەوەش وڵات و هەرێممان پێش دەکەوێت. باشە تۆ لە سۆرانەوە چوو چه هەستێکت هەبوو کچێکی خەڵکی ئیدارەی سربەخۆی سۆران بچێتە شوێنێکی وا گرنگ بەشداری تاقیکردنەوەکی وا گرنگ بکات؟ من خۆم هەستێکی زۆر خۆشمە بوو کاتێک کە زانیم کە لە تاقیکردنەوەکە دەرچووم لە تاقیکردنەوەی ئیختیاریەکە و هەستێکی زۆر خۆشمە بوو و زۆر حەزم لێ بوو دەربچم لە تاقیکردنەوەکە و بەشداری بکەم.
دەرچووی پیرۆزە هەمیشە سەرکەوتوو بی ئینشەڵا لە ساڵانی داهاتوودا ئاستی باشتریش پێشکەشەکەی پیرۆزە بە تۆ و هەمی کوردستان و بۆ بناماڵە بە ڕێزەکەش زۆر سپاس هێوای ڕۆژێکی خۆش و ساڵێکی پڕ دەستکەوت و سەرکەوت و زۆر سپاس خێر بێ